وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. لو تاركاني رابردودا لزنجير باسی یاددا باسی ئەوەمان کرد کۆمەڵگا تاوانی تێدا دەکرێت. لە دێر زەمانەوە لە کاتێک دوو کوڕەکەی ئادەم یەکیانی کوشت و بە ناڕەوا دەستدرێژی کردە سەر، دواتر دەستدرێژیەکان فراوانتر بوون بۆ سەر بازنەی گشتی و سەر بازنەی خاک و خەڵک و نەتەوە و شوێنی جوگرافی و تاوانانێک هەن هەر دژی هەموو مرۆڤایەتین، تاوانی جیهانین، تاوانی دژە مرۆڤایەتی ناو دەبرێن. ئەمانە هەمووی ڕوودەدەن و هەتا ڕۆژی قیامەت دەمێنن. ئێمە دەبێت داوا لە خوای پەروەردگار بکەین نەتاوانکار بین و خوا بمان پارێزێ لەوەی کەوا تاوانیشمان بەرامبەر بکرێ. تاوانەکانیش دوو جۆرن. تاوانێک هەیە کەسێک بەرامبەر بە مافی گشتی دەیکە. لە وتارەکانی ڕابردوودا لە زنجیرە باسی یاددا لەگەڵ جەنابتاندا ئەو بابەتەمان وابزانم تا ڕادەیەکی باشی کردەوە کە پێویستە هەر یەکێک لە ئێمە لە کۆمەڵگەی موسڵماندا لە دانیشتوانی سنووری جوگرافیەکەی خۆیدا بەپێی ئاستی توانای خۆی بێدەنگ نەبێ، قڕوقەب نەکات لە ئاستی پێشێلکردن و تاوانکردن بەرامبەر بە مافی گشتیدا. ئەمڕۆ دێنە سەر بەشی دووەم، تاوانکردن بەرامبەر بە تاکە کەس. کەسێک تاوانی بەرامبەر دەکرێت وەکو تاکە کەس. ئایا قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەشوڕادا کە وتاری جومعەکان دووتارەکانی ئەڵقەکانی ڕابردوو لە زنجیرە باسی ڕەمەزانی یاددا لە خزمەتیدا بووین، ژمارە 39مان باس کرد. ئێستا هەر لە سوورەتی ئەشوڕادا دەگەینە ژمارە 40 کە خوای پەروەردگار دەفەرمێ وجەزاء سەیئەة سەیئەة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله إنه لا يحب الظالمين. دەفەرمێ وەڵامدانەوەی خراپە سەیئە، پاداشدانەوەی وەڵامدانەوەی ڕەتدانەوەی خراپە دەبێ بەچی بێ؟ سەیئەة مثلها، بە خراپەیەکی وەکو خۆی. جارێکی تریش ئاماژەم پێکرد لە پێشترە کە خوای پەروەردگار لێرەدا دەفەرمێ سەیئەة وجەزاء سەیئەة سەیئەة. ئەم سەیئەتینی دووەمیان یعنی معنە خراپە نییە، ئەمە بەرگری لە خۆکردنە، بەڵام بۆ تێگەیشتن بۆ بەرامبەر خراپەکەی پێشوو ئەمەش بە خراپە ناو دەبرێ، ئەمەش بە سەیئە ناو دەبرێ. خوای پەروەردگار دەفەرمێ لەبەر ئەوەی لە کۆتاییدا دەفەرمێ إنه لا يحب الظالمين، خوای گەورە ستەمکارانی خۆش ناوێ. تۆ کە تاوانت بەرامبەر کرا، مافت پێشێل کرا، مافت خورا، دەستدرێژیت کرایە سەر، ئەو کاتە پێویستە وریابی تۆ لە سنوور نەچیتە دەرەوە، ئەو کاتە دەبی بە زاڵم، ئەو کاتە بی بەستەمکار، یعنی زۆر جار وریانەبی لە ئەنجامی بەرگریکردن لە خۆتدا تۆ سنووری بەرامبەریش دەبەزێنی، زیاد لە حەدی خۆی، زیاد لەوەی کە ئەو ستەمی لە تۆ کردو تۆ ستەمی لێ دەکەیەوە، زیاد لەوەی کەوا مافی خواردووی تۆ ئەوەندە مافی دەخۆیەوە، ماڵی دەخۆیەوە، کەسایەتی لە کەدار دەکەیەوە، بوختانی بۆ دەکەی، ئالەو حاڵ ئەو غەیبەتی کردووی تۆ بوختانی بۆ دەکەی، تۆ دەبووی بە ظالم. ئەو کاتەش خوای پەروەردگار ظالمان و ستەمکارانی خۆش ناوێت. بۆیە خوای پەروەردگاری العەدل دەفەرمێ مثلها، پێویستە وەڵامدانەوەی ئەم خراپەیە، ئەم تاوانی کە بەرامبەرت کراوە بە ئەندازەی تاوانەکە خۆی بێ، مثلها ڕێک وەکو خۆی بێ. لە سێشتە ئەلکەمیە لە ژمارەدا، بۆ نمونە کەسێک یەک زلەی لە کەسێک داوە، ئەم مافی ئەوەی نییە دوو زلەی لێ بداتەوە، ئەبێ هەر یەک زلەی لێ بداتەوە. ئەلکەیفیە لە چۆنیەتیەکەیدا، ئەم چەند توند بوو، ئەبێ زلەکەی ئەویش لێدانەکەی ئەویش بەو ئەندازەیە توند بێ، نابێت توندتر بێ. ئەننەوعیە ئەم بە زلەیەکی پێکێشا بوو، ئەم چوو دارێکی هێنا، ئاسنێکی هێنا و بەسەری کێشا، ئەوەش مثل نییە، چونکە ئەوەی تۆ نا ئازارەکەی بەو شێوەیە بووە، نە زەرەرەکەی بەو شێوەیە بووە، ئەوەی تریان لەوانەیە بیکوژێ.
لە تۆڵەی ئەوەدا ئەم زلەیەکی لێداوە نابێ ئەم شیشێکی ئاسم بێنەوە بەسەری کێشێ، یاخود ئەو بەدارێکی بچووک پێی کێشاوە ئەم بە کوتەکێکی گەورە بەدارێکی گەورە بە کلکە خاکەنازێک بچێ پێی کێشێتەوە. جاکە ئەم مثلوهایە کە ئەویش پێویستە حکوومەت و یاسای وڵات و دادگا ئەم تۆڵەت بۆ بەدەستەبەر بکە، نەک هەر کەسە هەڵکوتێتە سەرماڵی کەسێکی تر لەبەر چاوی ژن و منداڵیدا و گەڕک پشێوێنێ و دەنگەدەنگ دروست ببێ و خەڵک کۆب بێتەوە و نائارامی دڵاڕاوچێ بۆ هاوڵاتیانی بێگوناه کە هیچ پەیوەندێکیان بۆ بابەتی تۆوە نییە دروست ببێ. ئەمە پێویستە لە ڕێگەی حکوومەتەوە داوای مافی خۆت بکەیتەوە. جا ئەم مثلوهایە زۆر بە زەحمەت دێتە جێ، یعنی تۆ چۆن دەبێ بزانی داخۆ ئەم زلەی تۆ بە ئەندازی ئەو زلەی ئەو بە قووەت بووە، ئەو بە کوێ کێشاوی دەستی بە کوێکەوە تۆش بە ئەندازی ئەوە دەستت بۆ شوێنەکەوێتەوە. لەم کاتی تووڕەی تۆڵەکردنەوەدا چۆن دەچی شتێکی خراپتر بەکارنێنی بۆی ظالم نەبی، خراپەکار نەبی. ئەو 1 سامتیم برینی کردوتە جەستەی کەسێکەوە، ئەو نابێت 2 سامتیم بریم کاتە جەستەیەوە، نابێت شوێنێکی تر بێ. بۆیە خۆی پەروەردگار کاتێککە ئەم ڕێگای تۆڵەکردنەوەی دانا یەکسەر دەشفەرمێ فەمەن عەفا، ئاەتەکە هەر یەک ئاەتە، سوورەتی ئەشوڕا ئاەتی 40 دەفەرمێ فەمەن عەفا، ئەگەر کەسێک بەسەر دڵ و دەرونی خۆیدا زاڵ بوو ئارام بۆەوە بەرامبەری بورە لێ بورا و عەفوی کرد و ئەصلەحە بەرامبەرەکە بەهۆی ئەم لێبوردەیەوە بوو بە کەسێکی باش، وازی لە تاوان و تاوانکاری هێنا، گەڕایەوە ناو کۆمەلگا، ئیسلاح بوو بە دەستی خێر، دەستی شەڕ لە کۆمەلگادا لاچوو. یعنی ئەمە معناکەیەتی عەفا و ئەصلەحە، ئەم دوانە بەیەکەون. یعنی ئەو کەسەی کە تۆ لێی دەبووری چاوپۆشی لە تاوانەکەی دەکەی، ئەو کەسە ئومێدت وایە، دڵنیای خەڵکانێک زەمان دەدەن لە گرتوخانەدا تەواو گۆڕاوە، هەموو شاهیدی خێری بۆ دەدەن کە بەڕاستی ئەم مرۆڤە تەواو گۆڕا. ئێستا ئەگەر بەر ببێ، ئێستا ئەگەر حکوومەت ئازادی بکە، ئێستا ئەگەر تۆ لێی ببووری دڵنیا بە تاوانکارەکەی پێشوو نابێ. ئەو کاتەوە ئەسڵە دێتە جێ، یعنی لێبوردن دەبێت چاکسازی بێنێ بەدوی خۆیدا. ئامانجی تۆ ئەوەیە قەی ناکە زەرەری بە من گەیاندووە، ئەلحەمدولیلا مادام شەڕ لێرە وەستا، ئەم مرۆڤە لەمەوەدا دەبێتە کاراکتەرێکی خێر لە کۆمەلگادا و دەستی شەڕی نابێ، ئەوە من لەبەر خوا دەیبورم. بەڵام ئەگەر کەسێک لە جیاتی ئەوەی کە عەفوت کرد تەریق ببێتەوە، شووری لێ هەڵکێشا و زیاتر خراپ بوو لە جاران، وتی وەڵڵا ئەم جارە سوڵحیان بۆ کردم، خزم و کەس و کار پارەیان بۆ کۆکردمەوە، ڕێیز عەشیرەت و مامۆستای ئاینی و شێخانی تەریقەت هاتن تکایان بۆ کردم و عەفویان کردم، بەیانی خراپتر دەکە. ئەمجا زۆر خۆی لێبایی دەبێ، ئەمجا خۆی زیاتر بەسەر خەڵقا فەڕز دەکە، ئەمجا تاوانەکان گەورەتر دەکە. لەم حاڵەتەدا لێبوردن خراپە. مادام تۆ کەسێک بە تاوانێکەوە سزایەکی لەسرە، ئەگەر تۆ نەیبووری درێژە دەکێشێ، تەمێ دەکرێت، چەند ساڵ لە زینداندا دەمێنێتەوە، غەرامەیەکی گەورەی مادی دەکرێت. ئەگەر عەفویکەی خراپت کردووە، مادام خراپتر دەکا، کۆمەلگا خراپترێکی هاتەوە ناوە. بەڵام و ئەسڵەحە ئەگەر تۆ لێی بوورای عەفوت کرد، دڵنیا بووی زەمانێکی وا دووەرگرت کە ئەم ئینسانە بەڕاستی بە خۆی داچۆتەوە، بە هەڵی خۆی داچۆتەوە، بە کەم و کوڕیەکانی خۆی داچۆتەوە، بۆتە ئینسانێکی خواناس و چاکەکار و دەست بەخێر. ئەو کاتە ئەی تۆ خۆی چت وەرنەگرت، نە پارەیەکت وەرگرتووە، نە قەرەبوویەکت وەرگرتووەتەوە، نە زلەیەکت لە بەرامبەر داوەتەوە، نە ئازارت داوەتەوە. ئەی مافی تۆ چی لێهات؟ مافی تۆ نەفەوتە. ئەی لای کێیە؟ فەئەجڕه عەلی الله. سبحان الله، ئەم قورئانە چەند وردە، وشە بە وشەیەکتە تەواو دەکا. فەئەجڕه عەلی الله، پاداشتی تۆ کە لێبوردەی لە مافی خۆت، کێشەکە لێرە لەبەر خوا کۆتایی پێهێنا و بەو لێبوردنەی تۆ کەسێک تەوبەی کرد و چاکسازی کرد لە نەفسی خۆیدا، لە دەرونی خۆیدا، لە کردارەکانی خۆیدا، ئەلحەمدولیلا باش بوو. فەئەجڕه عەلی الله، پاداشتی تۆ لای خوایە. واللهی خوای گەورە خۆی قەرەبووت بۆ دەکاتەوە، خوای گەورە عیزەتدارت دەکا، لە لای خەڵک بەڕێزت دەکا، خەڵک ناڵە بێغیرەت بوو، خەڵک ئەشهەدو بیللا مرد و پیاو بوو، چونکە بوو بە هۆی چاککردنی فڵان کەس و بەڕاستی دانی بە جەرگی خۆی دانا و لە حەقی خۆی مادی و معنەوی خۆی خۆش بوو. خەڵک مەدحت دەکا، خەڵک بە پیاوت دەزانێ، خەڵک بە مەردت دەزانێ. وەڵڵی خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ دەکاتەوە، قەرەبووی مادی دووەرنەگرتووە، خوا دەرگایەکی ڕزق و ڕۆزی لێ دەکاتەوە، سەداد ئەوەندەت بە حەڵاڵی بە بێوەیی پێدەبەخشێ.
ماڵ و منداڵە ساڵح دەکا قەدر و قەدری ناو کۆمەڵگات زیاد دەکا بەیانی دەتوانی قسەی خێر لە کۆمەڵگادا بکەی داوای سڵح و ئاشتی بۆ خەڵک بکەی خوای گەورە خۆی ئەجرەکە لەسەر خۆیەتی ئەگەر لە سڵحێکا ڕێز عەشرەتێک کەسێکی دەسەڵاتدار پلەدارێکی سەربازی و سیاسی لە حیزبێکی گەورەدا بڵێ کاکە تۆ عەفوی کە حەقت لای منە ئەڵێ فڵان کەسی سەرکردەی ئەو حیزبە گەورە ئەو دەسەڵاتە ئەو حکومەتە مافم لای ئەو بێت دڵنیان مەغدورم ناکە دەی خوای ڕەبی عالەمین دەفەرمێ فەئەجڕه عەلی الله تۆ گەر کەسێکت عەفو کرد لە بەرخاتری خوای گەورە و بوو بەهۆی چاککردنی و گەڕانەوەی وەلای خوا و دەست بە خێربوونی لە کۆمەڵگادا و ڕاگرتنی شەڕ و خراپە لەسەر زەویدا پاداشتی تۆ لە لای ئەڵڵایە سبحانه وتعالى ولمن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل خوای پەروەردگار ئەنجا لە ئاەتی 41 سوورەتی ئەشورادا درێژە بە باسەکە دەدا بەڵام کەسێک کەوا مافی خۆی وەرگرتەوە تۆڵەی خۆی وەرگرتەوە لە ڕێی حکوومەت و لە ڕێی یاساوە بەڵام کەی بعد ظلمه يعني بعد مظلمته لابد أن تتحقق أنك مظلوم دوای ئەوەی کە دادوەر چەسپاندی بۆت بۆی سەلماندی کە تۆ مەزلومی جار هەیە لەوە ئەچێت تۆ خۆت خراپ بووبی کە بەرامبەرت ناچار کردبێ خراپەت بەرامبەر بکە نەخێر بعد ظلمه دوای ئەوەی کەوا دادوەری دادپەروەر لە دادگایەکی شەرعیدا بە حکمی خوای پەروەردگار چەسپا بۆی بە شاهید و بە بەڵگە کە واقعەن تۆستەمت لێکراوە تۆ مەظلومی تۆستەم لێکراوی تۆ مافخوراوی تۆ ئازاردراوی تۆ تاوانت بەرامبەر کراوە نەک ئەوەی کە تۆ خۆت بە تاوان لێکراو بزانی بەستەم لێکراو بزانی بەڵام ئەوەی بەرامبەر ڕەد بوو بێ ناچارت کرد بێ بعد ظلمه دوای چەسپاندنی ئەوەی کە تۆ خاوەن مافی فەئولایکە ما عليهم من سەبیل ئەو کەسانەگە چوونە دادگا چوونە حزوری شەرع چوونە دادگای شەرعی و یاسایی داوای مافی خۆیان کرد گلەییان لەسەر نییە ئەی گلەیی لەسەر چێیە إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم ئەو کەسانە لۆمەیان دەکرێ ئەو کەسانە سەر زەرنج دەکرێن کەوا ستەم لە خەڵکی دەکەن کە مافی خەڵک دەخۆن کە پارەی خەڵک دەخۆن کە تەقە لە خەڵک دەکەن کە بەدار لە خەڵک دەدەن کە زلە لە خەڵک دەدەن کە کەسایەتی خەڵک دەشێوێنن کە جوێنی پێدەدەن کە ناوی دەزڕێنن کە بوختانی بۆ دەکەن کە ڤیدۆی لەسەر دەکەن کە ئابڕووی دەبن بە ناڕەوا بغەیری الحەق بەبێ ئەوەی کەوا هیچ حەقێکت لەسەری بێ بەبێ ئەوەی هیچ خراپەیەکی بۆ تۆ کردبێ بەبێ ئەوەی تۆ هیچ کارەبی لە وڵاتە نەحاکمی نەدادواری نە ئاسایشی نە پۆلیسی نە هیچی هاوڵاتیەکی دەتەوێت ڤیدۆ دەکەیەوە لەسەر عالەم و ناوی دەزڕێنی و زەڕبی سووری لێ دەدەی یەگەر بەرامبەر دەمی کردوانێ و قسەی پێوتیەوە ئەو لۆمە ناکرێ ئەگە چوو شکاتی لێ کردی و بەگرتیدای نابێ خەڵک لۆمەی بکەن بڵێن باشە بوو بەگرتیدا باشە حەقی چ بوو بەسەریەوە ئەبێ لۆمەی خراپەکار بکرێ بەخوا لەم کۆمەڵگای ئێمەدا ئەومان بینیوە کە قورئانەکە خۆی دەفەرمێ بەڕێزە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە ئەم ئاەتە قورئانیانی کە بۆ جەنابتانی باز دەکەم لە زنجیرە باسی یاددا یادی خۆم و ئێوەی دەخەمەوە تکایە بە دینی خواوەکو خۆی حاڵی بین واللهی لە کۆمەڵگای کوردی دابینی ومانە کەسێک چەند ساڵە قسە بە کەسێک دەڵێ یەک جار چێشکاتی لێ بکە ئەڵێن فڵان کەس چوو فڵان کەسی بەگردا واللهی لە بوای نەکردایە ئەی تۆ ئەم هەموو ستەمەی ئەمن نەبینیوە خوا دەفەرمێ ما عليهم من سەبیل ستەم لێکرا و مافخورا و ماف پێشێل کرا و تاوان بەرامبەر کرا و ئەگەر پەنای بۆ دادگا برد و حەقی خۆی وەرگرت ئەوە لۆمەی لەسەر نییە نابێ خەڵک لۆمەی بکە نابێ خەڵک سەرزەنشتی بکە نابێ خەڵک ئەم کاری بە خراپ بزانێ ئەبێ هەموو کۆمەڵگا ڕوو بکاتە ئەو کەسەی کە ستەمکارە کە ئاگری فیتنەیەکەی هەڵایسان کە دەست پێشکەر بوو لە گوێن و تەشهیر و قسەی و ناشین و ناوزڕاندن ئەبێ هەمومان ڕوو بکەینە ئەو بڵین کاکە واللهی تۆ خراپ بووی ئەو پیاوە لە ماڵی خۆی دانیشت بوو ئەو ئافرەتە لە ماڵی خۆی دانیشت بوو حەقی تۆی نەبوو تۆ ناچارت کرد بە قسەت هێنا بەگیرت هێنا هێندت قسەی سووک و ناشیرین پێوت هێندت بوختان و تەشیر پێکرد ئیتر دەمی کردەوە ئەویش قسەی بەرامبەرت کرد ئەویش چوو دادگای لێگرتی ئەویش بەگرتی دایک ئەویش غەرامەی کردی ئەبێ بە تاوانکاری ئەوەڵ بڵین نەک ئەوەی لە تاوی خۆی لە مەزلومیەتی خۆی لە ستەم لێکراوی خۆی دەستی بردۆ بۆ یاسا و بۆ مافەکانی خۆی و بۆ جێڕانەوەی حەق و حقوقی خۆی ئێمە لە کۆمەڵگادا
زۆر کات زەممی ستەم لێکراو دەکەین بە ناڕاستەوخۆ دەستخۆشی لە زاڵم دەکەین. ئەگەر ئەو کەسەی ستەمی لێکرا چەسپا کە قەزا و قەدەرە و عەمدی نییە، تاوانێکت بەرامبەر کرا دادگەی شەرعی ئیسلامی سەلماندی وەڵڵی فڵان کەس بە عەمدی ئەم کارێ بەرامبەر بە تۆ نەکردووە، قەزا و قەدەری خوا بۆ لە دەستی قەومە. بۆ نمونە کەسێک لە ڕووداوی ئۆتۆمبیلە تێدا چوو بە پێی یاسای لێخۆڕێن مروری دادوەر یاساناس پسپۆڕی بواری هاتوچۆ کەشفێکی دات پەروەرانەی بێلایەنانەی کرد، وتی وەڵڵاهی ئەم شۆفێرە هەرچی کەم تەرخەمی بێنەی بووە، ئۆتۆمبیلەکەی تەواو بووە، هیچ نوقسانی نەبووە، هەموو شتێکی مەزبوط بووە. لە ئاستی لێخوڕیندا لەو کاتە لەو پێویستیە لێخوڕیوە، لەو ئاست و دەرەجەیە لێخوڕیوە کە یاسا داینەوە. بۆ نمونە 80 بۆ 80 ڕۆیشتووە، 100 بۆ 100 ڕۆیشتووە، 110 بۆ 110 ڕۆیشتووە لە سەقامی 120. ئیتر بەم شێوەیە چەسپە کە هیچ تاوانێکی تێدا نیە، یعنی هیچ کەم تەرخەمێکی شۆفێری تێدا نیە، قسارەکە وەرگەڕا، خوا پەنامەدا تایەکی دەرچوو قەزا و قەدەر وەرگەڕا، لۆریەک لێی دایتر ئەم ئاگای لە هیچ نییە، هیچ تاوانی نییە لە سایدی خۆیەتی. ئەم شۆفێرە ئەگە دواتر سەلامەت دەرچوو نابێ یاسا شەرع حکمی بدا بڵێ وەڵا لەبەر ئەوەی کە کەسێک لە هینی تۆدا مردووە، ئەبێ بەرامبەر چی بکە وە لە من سەبەڕە سەبر بگرێ. ئەو کەسەی کەوا بوتی وەڵڵی خوایان سەبر دەگرم ڕازیم بە قەزا و قەدەری تۆ، ئەوە تا یاسا و پسپۆڕانی بواری هاتوچۆ چەسپاندیان سەلماندیان ئەم شۆفێرە هیچ گوناهێکی نییە، هیچ تاوانێکی نەکردووە، هیچ خەتایەکی نییە، دیارە وەڵڵی ئەمە قەزا و قەدەری خوای گەورە بوو. کەسێک چوو بوو لە شوێنێکی دوورە، ئێتر تفەنگێکی تاقی کردەوە، دەماچەیەکی تاقی کردەوە، فیشەکێکی بە شوێنێکەوەنە برایەکی تۆ کوڕێکی تۆ خوا پەناماندا لەو لاوە بەرکەوت، ئەمە نەدەیناسێ نە دوژمنایەتیتان هەیە نە هیچ کێشەیەکی هەیە، یعنی ڕاستە خۆ دەگیرێت ئێوە قەتڵی غەیری عەمدە نییە. بەڵام ئەو کەسەی کەوا کەسێکی لێکوژراوە بەم شێوەیە و دوای ئەوەی لێکۆڵینەوەی یاسایی و قەضایی دەرکەوت، دادوەر بۆی سەلما کە هیچ عەمدیەک لەم کارەدانیەوە کەسەکە مردنی خۆی پێخۆشترە، سەبەڕە. ئەوەی کەواستەم لێکراوە، ئەوەی کەوا جەرگ سوتاوە، سەبری گرت، ئارامی گرت بەرامبەر بە قەزا و قەدەری خوا، وەغەفەڕە، وتی لە فڵان کەسیش دەبورم، با نەگیرێن، نەت بەگرتی دەدەم، نەخوێن بایی لێدەستێنم. ئینە ذالکە لەمین عەزمی الئوموور، خوا دەفەرمێ بەڕاستی ئەم کارە ئەمە جێگەی دەستخۆشیە، ئەمە کارێکی بەجێ و پەسەندە، ئەمە هی ئەو کەسانەیە کە بەڕاستی خاوەن عەزم و جەزمن، خاوەنی مەردایەتی و پیاوەتی و شەهامەتن، خاوەنی خێرەومەندی و دەست بەخێرن، هەر ئەویان چاوەڕێ لێ دەکرێت. ئەوە نیشانەی ئیمانی تەواوە. سەبری گرتۆ بەرامبەر بە قەزا و قەدەری خوای گەورە، دڵ خوای ئەو قەزا و قەدەری تۆیە، کاری تۆش پڕ حیکمەتە، دیارە ئەم کارە وا باشە کە تۆ خۆت بڕیاری لێداوە. هەروەها وەغەفەڕە، لە بەرامبەریش دەبورێ، ئەڵێ چونکە تۆ کارەکەت بە عەمدی نەکردووە، من ئازارت نادەم، بەگرتن نادەم، پارە لێ ناستێنم، سوحی عەشاری لەگەڵ ناکەم، فی سەبیلیلا لەبەر خاتی خوا ئازاد بە، خوا دەستخۆشی لەو کارە دەکا. ئینە ذالکە لەمین عەزمی الئوموور. میلەتی کوردی ئێمە بەڕێزان بە لێبوردەیی بەناوبانگە، بەسەرهاتی سەرسوڕهێنەری تێدایە، ینی ئەو میلەتەی ئێمە میلەتێکی بەڕەحمە. مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە لە کتێبەکەی خۆیدا لە پای زەبرادا لە بەرگی یەکدا لە لاپەڕەی 87دا لە چاپی دووەمی ئەو کتێبەدا کە 2019 چاپ کراوە، دەڵێ کەسێکی کوردستانی باشووری خۆمان عێراق دەچێتە کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان، لەوێ لە دێی ئارمردە کە سەر بە شاری بانەیە، لە دێی ئارمردە لە گوندی ئارمردە کە سەر بە شاری بانەی ڕۆژهەڵاتی کوردستانە، لەگەڵ کەسێکە ئاشنا دەبنە ڕەفیقات و چۆیان دەبێ، بەڵام دواتر نامەردانە ئەو گەنجە 18 ساڵە دەکوژێ کە بوونە ڕەفیق و نان و نوێشی یەکتریان کردووە، زۆر نامەردانە ئایا بە تەماحێک بە شتێک دەیکوژێ. مامۆستا دیارە کە خۆی لە ڕووداوەکەدا بووە، دەڵێ دوای 5 ڕۆژ چوینە لای دایکی کوژراوەکە، دڵنەواییمان کرد، دڵخۆشیماندایەوە، وتمان کوڕەکەت باستەم لێکراوی کوژراوە، ئیشاڵڵە پلەی شەهیدی لای خوا وەرگرت بێ، گەنجێکی 18 ساڵ ڕوو لە خوا بۆ ئەهلی مزگەوت، بۆ زۆر دڵنەواییمان کرد. ئەڵێ یەکێ لەو قسانی کە لە بیرم ناچێتەوە لەم کتێبەدا تۆماری کردووە، ئەوە بوو دایکی کوڕە کوژراوەکە کە تەنها 5 ڕۆژ بەسەر مردنی کوڕەکەیدا تێپەڕی بوو، هێشتا خوێن لە برینەکەی لە گۆڕەکەشیا دەهات، ئالەو کاتەدا دەڵێ
وتی وەڵڵاهی مامۆستایان پیا و ماقۆڵان ڕیش سپیان میوانان خوا خێرتان بنووسێ هاتون بۆ دڵنەواییم وەڵڵاهی من ڕقم لە کەس نییە وەڵڵاهی تا ئێستا لەو ڕۆژەوە دڵم نەهاتووە دوعای مەرگ لە بکوژی کوڕەکەم بکەم لەو ڕۆژەوە مە 5 ڕۆژە من کوڕی تاقانەی 18 ساڵم لەبەر جەرگ هەڵگیرا لەبەر دڵ هەڵگیرا بە خاک سپێدرا وەڵڵاهی لەو ڕۆژەوە دڵم نەهاتووە دوعای مەرگ لە بکوژی کوڕەکەم بکەم با دایکی کە نازانم کێیە کە نایناسم با دایکی ئەو بکوژە وەکو من جەرگی نەسووتێ و مەرجی کوڕەکەی نەبینێ ئەوەندە ئازاری جەرگ سووتانم چێشتووە وەڵڵاهی حەز ناکەم دایکی ئەم بکوژەش جەرگ سووتاو بێ ئەویش ئاوا مەرجی ڕۆڵەی ببینێ وەڵڵاهی لەو ڕۆژەوە دوعای مەرگم لەو کوڕە نەکردووە بەڵام دەیدەین یاسا بزانین یاسا بە خۆی چی دەکا سبحان الله لەم گەورەیە تەنانەت تۆ دوای جەرگ سووتان هێندە لێبوردەبی هێندە گەورەبی هێندە دڵ و دەروونت پاک بێ دوعای مردن لە بکوژی کوڕەکە نەکەی ئەمە تەنها بە ئیمان و ئیسلامەتی و خواناسی دەکرێت بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئێمە چەند ئەڵلقەیەک لە زنجیرە باسی یادی ڕەمەزانی ئەم ساڵدا باسی جۆرەکانی تاوان بەرامبەر بەگشتی تاوان بەرامبەر بە تاک ئەوەی کە تا ئێستا سەرنجی ڕاکێشاوین لەوانەیە لە دڵی جەنابیشتاندا ئێوەی بینەرانی بەڕێزی ئەم وتارەش ئەم زنجیرە باسەش لەم کەناڵە بەڕێزەوە کە دەیبینن ئێستا ئەوەتان لا دروست ببێ ئێمە هەمومان سەرنجی ئەوە دەدەین خەڵکی ئێمە لەسەر بچووکترین شت لە حەقی کەسی خۆی نابورێ لەسەر بچووکترین شت لە حەقی کەسی خۆی نابورێ دەیکات بە کێشەی گەورە و دوژمنایەتی کەچی کاتێک کە مافی گشتی پێشێل دەکرێ وڵات مافەکانی پێشێل دەکرێ خاک و نەتەوە و خەڵک بە ئاشکرا بە نوێژی نیۆڕۆ کەسێک جا بەرپرسی حیزبیە بەرپرسی حکومیە دەستڕۆیشتوێکی کۆمەلگایە کەسێکی چەند کەس چەکداری لە خۆی کۆ کردوێتەوە دەوڵەمەندێکە کەسێکی لات و لەوێرە جاری وایە خۆ هیچ بەرپرسیارەتێکی نییە هیچ مەسئولیەتێکی نییە هەر دینار و دۆلارێکی نەبینیوە هەر خۆی نالەبارە بە ئاشکرا دەستدرێژی دەکاتە سەر مڵک و ماڵی گشتی سەر مافی گشتی لەم حاڵەتەدا دەبینین خەڵک بێدەنگە من دەڵم حەقم نییە تۆ دەڵێ حەقم نییە ئەو حەقی نییە حتا جاری وایە بە پێچەوانەوە چەپڵە بۆ کەسێک لێ دەدرێت کە مافی هەموو وڵات و میلەتەکەی پێشێل کردووە دەستخۆشی لێ دەکرێت بە باڵایە دەخوێندرێ مەلاد و ئای بۆ دەکات شاعیر شعری پێ دەڵێ ڕۆژنامە نووسستونی لەسەر دەنووسێ ئەوە لە زیاتیەوەی بەجواب بێ دەبینی سەیرە ئەم کەسە دەستخۆشیشی لێ دەکات نەک بە وەڵام نایە و ڕێگری لێ ناکە کەچی هەر ئەم کەسە لەسەر بچووکترین مافی کەسی خۆی لێبوردنی نییە بە هیچ شێوازێک واز ناهێنێ و بێدەنگ نابێ و بە چەند کەس ئارام نابێتەوە تەنانەت جاری وایە دەگاتە سەر ئەوەی لە وڵاتی ئێمە بینیومانە خەڵک ڕقی لەو کەسەیە کە لەسەر مافی گشتی دێتە جواب یعنی بەشێک لە میلەت وا بەنج کراون نەک ئەوەی کە خۆیان لەسەر مافی گشتی کە بخۆیان بەشێکن لە کۆمەلگا و ئەوستەمە بەشێکی ئەوانیشی گرتوێتەوە نایەنە وڵام بەڵکو ڕقیان لەو کەسانەشە کەوا لەسەر مافی گشتی دێنە جواب کابرا لە جمعە نوێژی لە دوای ئێمەوە کردووە لە دوای جمعە ڕاپۆر دەدا بە ئەوقاف و دەیدا بە دەستگای ئەمنی و ئەوانە لە مامۆستا ئەم جمعەیە حای حکومەتی بێت یاخۆ مامۆستای مزگەوت فەقیرە ئەگەر موچە خۆر بێیان موچە خۆر نەبێ وەک تۆستەمی لێ کراوە ئەی باشە خۆ دیفاع لە خۆی ناکە بەرگری لە تەواوی میلەتەکە دەکا بە زمانێکی شیرین و نەسیحەت بە ئاگات دێنێتەوە کەچی سێکە و جاسووسی بەسەرەوە دەکا ئەو دەچێت لە لای ئەو کەسەی کەستەمی لێ کردووە دەیەوێت مامۆستا ئاینەکە فەسڵ بکرێت لە وتاردان دوور بخرێتەوە لە مینبەر لایبن لەسەرەوەی چوار کەلیمەی حەقی بتووە ڕقی لەو کەسانەیە کە لە کۆمەڵگەدا دەنگی دلێرن دەنگی بوێرن قسەی حەق دەکەن وشەی جوان دەنووسن لە پێناوی خوادا دڵسۆزانە بەبێ مەرامی دنیایی بەبێ خۆ دەرخستن بەبێ نێتی خۆپاڵاوتن بۆ پەرلەمان و ئەوانە دیفاع لە مافی میلەت دەکەن دڵسۆزانە کار دەکەن ڕقی لەو کەسانەیە دوژمنایەتیان دەکا لە پەیجە سێبەرەکانی دەسەڵاتەوە بە ئارەزوی خۆی داهانشکێن و بوختانیان بۆ دەکا کاتی خۆی دکتۆر عەلی شەریعەتی بەسەراتێکی جوان دەژێڕێتەوە دەڵێت دراوسەیەکمان هەبوو کەڵەشێرێکی هەبوو کەڵەشێری بە ڕەحمەت هەموو بەیانیان لە کاتی نوێژی بەیانیدا قوقو و دەستی پێ دەکرد و خەڵکی خەبەر دەکردەوە بۆ نوێژ ئەڵێ مەسافەیەک دەنگی نەما وتمان بۆ کەڵەشێرەکە دەنگی نەماوە ئەو کەڵەشێرە دەنگ خۆشە دڵسۆزە
لەگەڵ نوێژی بەیانیدا هەڵدەستا و لە قوقەی دەدا و هەموو خەبەر دەبووینەوە وتی وەڵا دەرودراوسێ و خەڵکی گوند هاتن ناڕازی بوون وتیان بابە ئەم قوقەت چییە؟ ئەمە بەیانیان لەو خەوی شیرینەدا خەبەرمان دەکاتەوە والله ئەوەندە وەڵاندیان و ناڕزایان بەرامبەر دەربڕی ناچار سرم بڕی و لە ناوم برد و خواردمان ئەڵە وتم واللهی میلەتی ئاوا ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعونی دەوێت ئەوە میلەتی مردووە میلەتێک بەس حەزی لە مریشک بێ بەوەی هێلکەی بۆ بکا و گۆشتەکەی بخوا بەڵام ڕقی لەو کەسانە بێ کە کەڵەشێر ئاسا بۆ نوێژ خەبەری دەکەنەوە ئەڵێ ئەسەلات خەیر من النەوم هەستە بۆ جەستەت بۆ سیحەت و تەندروستیت بۆ دین و ئیمانت بۆ بەرەکەتی ماڵت نوێژەکەی بەیانی لە وەختی خۆیدا بکەی باشترە لەوەی کەوا لە جێگادا بخەوی و خەبەرت نەبێتەوە حتا بە خۆری گەرم یان دواتر نیوەڕۆ خەبەرت بێتەوە لەولاوە هەموو زەرەدا ئەمان هەمووی خێرە وتی کەسێ ڕقی لەو کەڵەشێرە بێ کە بۆ خێر خەبەری دەکاتەوە داوا بکە لە ملی دەنووسەری ببڕن ئەو میلەتە مردووە بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون فاتحای بۆ بخوێنە ئێمە زۆر جار خەریکە وامان لێ دێ زنجیرە باسی یادی ئەم ساڵ زۆر شتمان دەخاتەوە یاد بەڕێزان ئەگەر خۆمان بە ئاگا بین وریای خۆمان بین دەبێ ئاگامان لە خۆمان بێ بە ئیزنی خوای پەروەردگار ئەو شتانەی کەوا خراپن چاچیان کەین ئەو کەسە نێمان کە لاڕێ بووین باش لە دین حاڵی نەبووین لەم زنجیرە باسی یادا ئینشاءالله لێ حاڵی ببینەوە بە خۆماندا بچینەوە بەڵێ لە کۆتاییدا دەڵێم لێبوردە بە چونکە فەمەن عەفا و ئەصلەحا فەئەجڕه عەلە الله خوا خۆی بەڵێنی پێداوی کەسێک لێبوردە بێ و بەهۆی لێبوردنی تۆوە کەسێک باش ببێ و بە باشی بگەڕێتەوە ناو کۆمەڵگا واز لە گوناه و تاوان بووێنێ فەئەجڕه عەلە الله جا پاداشتێک لای خوا بێ خوای گەورە خۆی بەڵێنی پێدا بێ ئەبێ چ گەورەییەک بێ بۆیە لەگەڵ خەڵکدا چاک بە لە ناخی خۆتدا پاک بە بەنهێنی و ئاشکرا ڕاست بە ئەگەر خەڵکی نرخت نازانن خەم مەخۆ گرنگ ئەوەیە خوای گەورە نرخت دەزانێ موسى عليه السلام فرعون پێی دەوت ئەم ئەنا خەیڕ ئەم هذا الذي مهین ولا يكاد يبين پێی دەوت موسا کەسێکی بێکەس و بێکار و کەسێکی کەم نرخ و کەسێکی نەناسرا و بەنانی من بەخێو کراوە ئەمە چییە خەڵک شوێنی کەوێ ئەمە داوای ڕزگاری میلەت بکە بە چاوی سوک سەیری موسای دەکرد عليه السلام هەروەها پێی دەوت لاڵەپەتە زمان فس نازانێت چوار قسەی ڕێک و پێک بکە زمانی دەیگرێ و لاڵەڵێتی ئاوای پێدەوت کەچی خوای پەروەردگار لە سوورەتی الأحزاب لە ئاەتی 69دا بەرامبەر بە موسى عليه السلام دەفەرمێ وكان عند الله وجيها لەلای الله سبحانه وتعالى موسى خاوەنی قدر و پلە و پایە و ناوبانگ بوو ئەوەیە عند الله گرنگە بەڕێزان نەک عند الناس تۆ دایمە لێبوردە بە گرنگ ئەوەیە لای خوا گەورە بی گرنگ ئەوەیە فەئەجڕه عەلە الله هەبێ با چاومان خەڵک نەبینێ لە لۆمەی خەڵک مەترسە کاتێکەوە بە پێی شەریعەتی خوای پەروەردگار بە پێی ئەم ئاەتانی کە لە چەند ئەڵلقەیەکە لە سوورەتی شوڕادا باسمان کردن لە مافی گشتی و لە مافی تاکە کەس کە ستەمر لێ دەکرێت کە ماف پێشێل دەکرێت کە ماف دەخورێ گرنگ ئەوەیە خوا فەرمێ وەکانە عند الله وەجیها تۆ لە لای خوا قەدرت هەبێ نرخت هەبێ لای خەڵک هیچ نییە بەڵێ لێبوردە بە بەرامبەر ئەو کەسانی هەڵەیان بەرامبەرت کردووە کاکە بیانویان بۆ بێنەوە ئێمە کە قورئان دەخوێنینەوە سوورەتی یوسف دەخوێنینەوە لە سوورەتی یوسفە ئەو دەرسە گەورەی ژیان وەردەگرین کە بیانوو بۆ بەرامبەر بێنەوە بڵێ کاکە نەدزانیوە ئەوەندە ڕوشکێنی مەکە ئەوەندە دڵشکاوی مەکە کاتێک کە خۆی دێتە بەرامبەر و دان دەنێ بە هەڵەکەی داوداوای لێبوردن لێ دەکا کاتێ براکانی کە بەسەراتەکە بۆ خۆتان دەیبیستن و دەیبینن و لە قورئاندا خوێندوتانەتەوە کاتێک کە براکانی هاتن و دواتر یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ناسینیەوە بە نەرمەگلەییەکەوە بە پۆزشێنانەوەش بۆیان لە یەک ئاەتە پێوتن قال هل علمتم ما فعلتم بيوسف وأخيه إذ أنتم جاهلون ئادەزانیان لەبیرتانە چیتان بە یوسف و بە براکەی کرد بەڵام ئەو کاتە ئێوە جاهل بوون یعنی گەنج و هەرزەکار بوون بە نەرمەگلەییەوە بە بیریان دەخاتەوە ئەها بیرتانە چیتان بە یوسف کرد ناڵە من یوسفم جارێ بۆی ئەوان خۆیان دەزان ئەم جامە یوسفە بەڵام ئذ ئەنتم جاهلون کاکە ئێوە وەڵاهی گەنج بوون هەرزەکار بوون نەتان دەزانی ئەم فڕێدانە چاڵاوەوە بۆ ئەم منداڵە ئەم هەموو میحنەتەی
بۆ خۆتان بۆ باوکم بۆ یوسف بۆ بیونیامینی برای بۆ هەمووان هێنایە پێشەوە ڕەن بە تەوەقوعی ئەوەتان نەکرد بێ ئەم هەموو بەڵا گەورەی بەدوی خۆی دادێنێ عزریان بۆ دێنێتەوە ئێوە جاهیل بوون ئێوە نەتان دەزانی ئێوە گەنج و هەرزەکار بوون کەوتیان تەڵڵاهی لەقەد ئاثەڕەک الله عەلەینا وئین کنا لەخاتئین سوێن بەخوا پلەی تۆی بەرز کردەوانێ و ئێمە دان دەنین بەوەدا کە بەڕاستی هەڵەکارین فەرمووی لا تثریب عەلەیکم اليوم هیچ لۆمەتان لەسەر نییە نەک هەر عوقوبەتان نادەم نەک تۆڵەتان لێ ناکەمەوە هەر سەرزەنشتیشتان ناکەم هەر لۆمەتان لەسەر نییە بڕۆن تەواو لا تەعیر عیبداری نەکردن مەلەفی هەڵ نەدانەوە تەصفیح حساباتی لەگەڵ نەکردن مراجعەی مافی خۆی نەکردەوە بڵێ وەڵڵاهی هەنگاو بە هەنگاو چیم لێ بەسەر هاتووە تۆڵەی هەرەموتان لێ دەکەمەوە لا تثریب عەلەیکم اليوم بڕۆن گردنتان ئازابێ یا ڕەبی خۆی ئەرحەم الراحمین لێتان خۆش بێ دوعاشی بۆ کردن بەڵێ لێبوردە بە چونکە لێبوردەیی یەکەم تەمەنت درێژ دەکا دووەم متمانەت بۆ زیاد دەکا خەڵک متمانەی پێت دەبێ سێم لای خەڵک بەڕێز دەبی یوسف چەند بە ژیانە پاکەکەی و تەقوا و سەبرەکەی خۆشەویستە لێبوردەیەکەی لە لوتکەی دەسەڵاتدا هێندەی تر جوانی کرد و خۆشەویستی کرد لە ناودڵی هەموو ئیمانداراندا تا قیامەت کەواتە بە هەمومان لە خۆشەویستیدا بژین دوور بین لە ڕق هاوار نەکەین بەسەریەکە چونکە کاتی هاوارمان کرد بەسەریەکە نیشانەیەوەی دڵەکانمان لێک دوورن دڵەکانیش کە لێک دوور بوون ئەگە وریان نەبی زوو ئاشتی نەکەیتەوە نەیهێنیتەوە ئەوەندە دوور دەکەوێتەوە جارێکی تر نایەتەوە چەند جوان ئەو ژن و مێردانەی کە لە مانگی ڕەمەزانە بڕیار دەدەن لە یەکتری دەبورن گردنی یەکتر ئازا دەکەن کێشە و دڵیێشانەکانیان پشتگوێ دەخەن لە هەڵەی یەکتر دەبورن دڵیان خاوێن دەکەنەوە دەزانن پەیوەندی نێوانیان لە هەموو کێشەیەک گەورەترە مادام ئێمە بڕیاری هاوسەرگیریمان داوە ئەم عەقدە جوانەی لە نێوانماندایە ئەو منداڵە جوانانەی کە هەمانن لە هەموو کێشەکانمان گەورەتن و لە ماڵی خۆمانەوە دەست دەکەین بە لێبوردەی پاشان بۆ نزیکانمان بۆ کۆمەلگایەکی پڕ لە خۆشەویستی بنیاد دەنین تا ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان بەخوا دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين